بەڵێ عزیزان دووبارە ئاسڵای خۆی گەورەتان لێبێت لەم تەوەرەیە ئەو ئاماژەمان پێکرد قسەیەکەین لەسەر تاوانی کوشتن لە ڕووی سزاییەوە بزانێکین ئەو تاوانە چۆن دروستە بێ و سزاکەی چیەوە ئایا تا چەنە گرنگە هەوشیاری لەناو کۆمەڵگایە دەربارەی ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە دروست بێت بە ئەوەی ئەم تاوانە ڕوو لەکەم بوونەوە بکات یاخود ئەو کەسانی کە خوا نەخواستە بەهۆی تووڕەییەوە یاخود بەهۆی حاڵەتێکی تایبەتەوە دەیانەوێت پەنابەر نەبەر ئەم کارە بکشێنەوانە و کەمێک دەردیاڵە بخۆیان ناپشتنەوە. ئەم تەوەرە گفتوگۆکەین لەگەڵ خاتوو ژوان ئەحمەد پارێزەر لە ستۆدیۆ هەولێرەوە لەگەڵمانە. خاتوو ژوان زۆر بەخێر بێویست سپاس بە ئامادەبوونێ. ئەمە سەرتا لەوە دەست پێ بکەین ئایا تاوانی کوشتن چییە و چۆن دروستە بێ لە ڕووی یاساییەوە ئەم تاوانە ڕوکن و ئەرکانەکانی کامانن؟ بەناوی خوای گەورە، سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیشتان. طبعا وەکو تاوانی کوشتن ئەگەر بینە سەر پێناسە لە ڕووی زمانەوانیەوە چ لە ڕووی یاساییەوە تاوانی کوشتن یاخود بڵین قەتل بە گەورەترین تاوان یاخود بڵین سەختترین و قورسترین تاواندا دەندرێت کە بە پێی یاساکان چی یاسای سزادانی عێراقی کە لە عێراقدا یاسای سزادانمان هەیە لە بوارە چ یاسای سزایی لە هەر وڵاتێکی تر بە تایبەتی ئێمە لە سنووری وڵاتانی عەرەبیدا بە سەختترین و قورسترین تاوان پێناسە کراوە کە بریتیە لە وەکو دەڵی کێشانی ڕۆحی ئینسانێک یاخود بڵێن لە ناوبردنی مرۆڤێک کە بە ئیزهاق ڕۆح واتە ئەنجامدانی تاوانێک ئەنجامدانی کردارێک ئینسانێک بەرامبەر بە ئینسانێکی تری دەکات کە بریتیە لە ناوبردنی گیانی ئەو کەسە و نەهێشتنی لەسەر بڵێن لە ساحەی ژیاندا. ئەگەر باسی ڕوکن و بڵێ پایەکانی وەخود بڵێن مەرجەکانی هێنانەدی تاوانی کوشتن ئەوە وەکو بە شێوازە عامەکە بە شێوازە گشتێکە وەکو باسمان کرد نەهێشتنی ئەو مرۆڤەیە لەسەر ڕووی زەوی یاخود بڵێن کێشانی ڕۆحیەتی بەڵام لە ڕووی یاساییەوە بێگومان چەند ڕوکنێکی بۆ دانراوە کە ڕوکنی یەکەمیان ئەوەیە کە و ئینسانە کردارێک ئەنجام دەدات بەرامبەر بە کەسێکی تر. ڕوکنی دووەمیان ئەوەیە کە قەزدی بڵێن پێی دەڵێن قەزد واتە نیەتی بڵێن کەسێک ڕقێکی هەیە بەرامبەر بە کەسێکی تر نیەتی نەهێشتنی ئەو کەسەیە نیەتی کوڵی کێشانی ڕۆحی ئەو کەسەیە. ڕوکنی دوای ئەوەش ئەوەیە کە ئەو کارە لەسەر مرۆڤێک ئەنجام بدرێت. زۆر باشە ئەگەر پۆلێنی بکەین کامانن جۆرەکانی بە کام جۆریان دەوترێت تاوانی کوشتن؟ بەڵێ بێگومان تاوانی کوشتنیش گەروە بە شێوەیەکی گشتی سەیری بکەین کوشتن هەر کوشتنە بەڵام لە ڕووی یاساییەوە خود بڵین لە ڕووی زانستیەوە چەند زۆرێکی هەیە کوشتنی ئەنقەستمان هەیە قەتلی عەمدە کوشتنی بە خەتەمان هەیە ینی بە ئەنقەست نییە بڵین کەسەکە قەزدی کوشتنی ئەو کەسەی نییە بۆ نمونە لە ڕووداوی هاتوچۆ یاخود بڵێن کەسێک چەشی لە دەست دەتەقێت بە کەسێکی بەرامبەری دەکەوێت دەبێتە هۆی کوشتنی بەو شێوەیە بە شێوە گشتیەکەی و بڵێن ئەوەی کە پێویست بێ لێرە باسی بکەین دوو جۆرە کوشتنی بە عەمدە کوشتنی غەیرە عەمدە. بەڵێ خاتوو ژوان ئەو یاسایانە کامانن کە ئەم تاوانەیان ڕێکخستووە یاخود ئەو یاسایانی کە سزایان بۆ ئەم تاوانە داناوە کامانن و سزاکانیش چییە؟ خۆی کوشتن وەکو باسمان کرد تاوانێکی جەزائیە تاوانێکی بڵێن کردارێکی تاوانیە. لەم بوارەشدا چەند یاسایەکمان هەیە بەڵام بە تایبەتی لە یاسای سزادان کە لە عێراقدا یاسای سزادانی ژمارە 411مان هەیە تایبەتە بە و بابەتە و بەڵام جگە لەوە لە چەند یاسایەکی تریش بە چەند زۆرێک باسکراوە لەوانە لە یاسای هاتوچۆ مادەی تایبەتی لەسرە بەڵام بە شێوە گشتیەکە و شێوە مختصەکە لە قانونی عقوبات و تا یاسای سزادانی عێراقی هەم پێناسەی کراوە هەم سزاکانی دانراوە هەم جۆر و ڕوکنەکانی تاوان لەو یاسایەدا ڕێکخراوە. زۆر باشە لە هەرێمی کورساندا زۆر جار یاساناسان کاتێک کە کوشتنێک دێتە ئارا و باز لەو دەکەن کە کەموکورتی لە یاساکاندا هەیە ئەو کەموکورتیانە چین پێت وایە کە ئەو سزانەی دانراوە بۆ ئەو کەسێک کە کەسێکی دیکە دەکوژێت لە جێگەی خۆیەتی؟ بەڵێ
بە بڕوای من کەموکورتی لە خودی یاساکە یاخود بڵێم لە دانانی یاسایە لە یاسادانەرەکاندا نییە بەڵام کەموکورتی لە جێبەجێکردنی یاساکە هەیە هەمەگەر سیر بکەین یاسای سزادانی عراقی و یاسایی کە باسمان کرد کە تاوانی بڵێن سزای تاوانی کوشتنی داناوە کوشتنی کە بە جۆرەکانی بەڕوکنەکانی ڕێخستۆ و لە بەرامبەردا سزاکەشی داناوە کە دیارترینیان کە ئێمە قسەی لەسەر بکەین و بڵێن بەردەوامش قسەی لەسەر دەکرێت ئەوەیە کە کوشتنی بڵێن قەتلی عەمد کە سزاکەی لە سێدارەدانە یاخود بڵێن سجنی موئەبەدە ئەو بەپێی بڵێن جۆری و شێوازی ڕوودانی تاوانەکە و شێوازی کوشتنەکە و ئەو ڕوکنانەی کە لە تاوانەکە دێتە دی کە سزای بڵێن سەختترین سزایەکەی لە سێدارەدانە تا ئێستا لە کوردستان سزای سێدارە جێبەجێ ناکرێت کەواتە دەتوانین بڵێن یەکەم هۆکاری زیادبوونی تاوانی کوشتن کە بەداخەوە ئێستا لە کوردستان دەتوانین بڵێن بووە بە دیاردە لەبەرەوەی هەر حاڵەتێک کە لە ڕۆژانە دووبارە بووە لە هەفتەیەکدا چەند جارێ دووبارە بووە لە مانجێکدا گەیشت بە دەیان و بەداخەوانی هەندێک جار زیاتریش ڕوودەدات بووە بە دیاردە کاتێ یەکەم من دەڵێم یەکەم هۆکاری کە تاوانی کوشتن کە سەختترین تاوانە لە کوردستاندا بووە بە دیاردە هۆکارەکەی ئەوەیە کە یاسای سزادان ئەو سزایی کە بۆ تاوانی کوشتنی داناوە کە بریتە لە سێدارەدان جێبەجێ ناکرێت تا ئێستا لە کوردستان جێبەجێ نەکراوە یەکەم هۆکاری زیادبوونی ئەوەیە جگەلەوە سزاکانی تریش بە پێی بڵێن هۆکارەکانی ڕوودانی تاوانەکە و جۆری تاوانەکە کە سزاکان دانراوە پلە بە پلە دێتە خوارێ لە سێدارەدانەوە بۆ سجنی هەتاهەتایی دواتر بۆ 15 ساڵ و تا دێتە ئەوەی کەەوەی بڵێن بەشدارە لە تاوانی کوشتنەکە یاخود هاندەرە بۆ تاوانی کوشتنەکە یاسایەکان پلە بە پلە دێتە بڵێن سزاکان پلە بە پلە دێتە خوارێ وەکو خۆی جێبەجێ نەکراوە تا ئێستا چی لە یاسای چ لە سزای سێدارەوە چی لە بەندکردنی هەتاهەتایی چ لە بەندکردنی بڵێن 15 ساڵی یاخود بڵێن نیوەی ئەوەی کە بڵێن مساهیمە بەشدارە لە تاوانەکە یاخود هاندەرە لە تاوانەکە سزاکان وەکو خۆی جێبەجێ نەکراوە خات و جوان زۆرترین کەم و کوڕی لە جێبەجێکردنی سزاکەدایان نە لە خودی سزاکە واتە لە هەرێمی کوردستاندا بۆ کوشتن هیچ تاوەکو ئێستا هیچ دەرچەیەکی یاسایی نییە کە ئەو کەسە لە سێدارە بدرێت تەنانەت ئەگەر کەسێکی زۆر نزیکی خۆشی بکوشەدانی هیچ شتێک نییە کە لە هەرێمی کوردستاندا ئەو سزایە جێبەجێ بکات یاخود بۆچی بۆی ڕوونتر بێ لای بینەران بۆچی ئەمە جێبەجێ ناکرێت ئەم یاسایە بۆ جێبەجێ ناکرێت سزای لە سێدارەدان بۆ لە هەرێمی کوردستاندا جێبەجێ ناکرێت وەکۆی لە کوردستان بڵین نییە هەیە بەڵام جێبەجێ ناکرێت ینی تاوانی کوشتنمان هەیە بکەرەکەی سزای سێدارەی بەسەردا سەپێنراوە یاخود بڵین سزای بەندکردنی هەتاهەتایی بەسەردا سەپێنراوە بەڵام جێبەجێ نەکراوە هۆکاری جێبەجێ نەکردنەکەی بڵێن ڕەنگە فراوان بیت و بەرنامەیەشی تایبەتی بووێ نەک تەنها لێرە باسی بکەین هۆکاری جێبەجێ نەکردنی کە بڵێن وەکو ڕێکاری یاسایی ئەوەی کە بتوانین باسی بکەین ئەوەیە سزای بڵێن سێدارە عورفی بڵێن یاسای قانونیان وایە کە دەبێ کەسی یەکەمی ئەو وڵاتە کەسی یەکەمی ئەو حکوومەتە کە لە کوردستان بریتە لە سەرۆکی هەرێم پێویستە واژۆ لەسەر جێبەجێکردنی ئەو سزایە بکات تا ئێستا سەرۆکی هەرێم چەوەی کە ئێستا سەرۆکی هەرێمە سەرۆکەکانی پێشخۆی تا ئێستا مەگەر بە چەند حاڵەتێک یەک تا دوو ڕۆیشتبی کە جێبەجێکراوە بەڵام جێبەجێ نەکراوە ئەوان پاساوی ئەویان هەیە کە بڵێن بەپێی ئەو بەیاننامە و ئەو پەیماننامە و ئەو بابەتانە کە لە بواری مافی مرۆڤن و بواری مافی بەندکراوان و تۆمەتباران تا ئێستا بەحساب ئەوانە جێبەجێ دەکرێت و ڕەچاوی ئەو بابەتانە دەکرێت لە بەرەوەی پەیماننامەی بڵێن جیهانی مافی مرۆڤ تا ئێستا ڕێگەی بەوەی نەداوە بەڵام ڕەچاوی ئەوە نەکراوە کە بەپێی بارودۆخ و ژینگەی وڵاتان ئەو خاڵانەی کە لەو پەیماننامانەدا لەو کۆڕبەندە جیهانیانی کە باز لە مافەکانی مرۆڤ دەکەن لە کوردستان ڕەچاوی ئەوە نەکراوە چون ئەگەر سەیر بکەین لە زۆربەی وڵاتانی عەرەبی زۆربەی وڵاتانی دراوسێمان زۆر ڕەچاوی ئەو خاڵە نەکراوە و یاسای بڵێن سزای سێدارە جێبەجێ دەکرێت و سوودی خۆشی هەیە لە کەمکردنەوەی تاوانەکە لە ناو وڵاتەکاندا
زۆر باشە خات و جوان ئەو سزایانە کامانن کە یاسا بۆ بکەرانی تاوانی کوشتن و هەروەها هاوکاریکاران و پلانداڕەژێرانی ئەم تاوانەی دیاری کردووە. وەکو باسم کرد یاسای سزادان بە پێی پلەبەندی سزاکانی داڕشتووە بە پێی جۆر و شێوازی ئەنجامدانی تاوانەکە. یەکەمیان سزای سێدارەیە، دوای ئەو بەندکردنی هەتاییە، دوایتر دێت بەندکردنی 25 ساڵەشمان هەیە، 15 ساڵەشمان هەیە، نیوەی 15 ساڵەشمان هەیە. بەڵام بۆ تاوانی بڵێن قەتلی غەیرعەمد ئەو تاوانانەی کە بە ئەنقەست نییە و دەڵێ نیەتی کوشتنی تێدا نیە، وەکو لە یاسای بڵێن هاتوچۆدا هەیە، خود بڵێن لە چەند یاسایشی تر ڕێکخراوە کەمتریش هەیە لە 6 مانگەوە تا 3 ساڵیشمان هەیە. زۆر باشە خات و جوان سەبارەت بەوەی کە کاتێک کەسێک دەیەوێت کەسێکی دیکە بکوژێت، کەسی بەرامبەر دەیە بەرگری لە خۆی بکە، زۆر جار یاسا ڕێگەی بەوە داوە کە ئەو کەسە بکوژێت یاخود بە شێواز لە شێوازەکان بتوانی بەرگری لە خۆت بکەیت. ئەمە لە چه حاڵەتێکدایە و یاسا چۆن ئەمە دیاری کردووە؟ بەڵێ بێگومان قەتلیشمان هەیە لە حاڵەتی دیفاعکردن، لە حاڵەتی بەرگریکردن لە نەفس کە لە قانونی عقوباتی عراقی ڕێکخراوە بە قەتل بە سەبەبی دیفاع شەرعی. بێگومان ئەوەش قەتلێکە بڵێن هەم بە هەمان شێوە تاوانی کوشتنە، بەڵام لە حاڵەتێکدایە کە ئەو کەسە بەرگری لە خۆی دەکات و یا کەمترین سزای هەیە یاخود هەر سزای نییە. لە ئەمە چونکە بڵێن بە نمونە شێنراوەتەوە یاساکە زیاتر ڕێکی خستووە، بڵێن تەفاسیلی پێداوە. بۆ نمونە کەسێک دەچێتە سەرماڵی کەسێک بە مەبەستی دزیکردن یاخود بە هەر مەبەستێکە تاوانێک بەرامبەر بە ئەو کەسە ئەنجام دە، ڕەنگە ئەو کەسە بە مەبەستی کوشتن چوو بێتە سەر ئەو ماڵە، ئەو کەسە لەو حاڵەتەدا مافی هەیە بۆ بەرگریکردن لە نەفسی خۆی یاخود لە ماڵی خۆی کەسی بەرامبەر ئەو کەسێک کە بڵێن هێرشی بۆ هێناوە بیکوژێت و یا کەمترین سزای یاخود بڵێن سزای نیە. باشە خات و جوان ئەو کارانە کامانن کە دەبنە هۆی سوکردنی سزای کوشتن و هەروەها ئەبنە هۆی قورسکردنی سزای کوشتن. ئەو حاڵەتەی کە دەبێتە هۆی سوکردن یاخود بڵێن نەهێشتنی سزای کوشتن، وەکو باسمان کرد لە ڕوکنەکاندا دەتوانین بیدۆزینەوە، بە تایبەت لە ڕوکنی معنەوی بڵێن تاوانی کوشتن، وەکو نمونەی کە پێش ئێستا باسمان کرد لە حاڵەتی دیفاع شەرعی دەبێتە هۆی نەهێشتن یاخود بڵێن سوکردنی ئەو سزایە. لە حاڵەتی خەتە پێشتر نمونەمان پێهێنایەوە لە ڕووداوەکانی هاتوچۆ یاخود لە ڕووداوێک بە تایبەت ئەوانەی لە بڵێن بابەت لایانی سلکی سەربازی کار دەکەن، ڕەنگە لە حاڵەتێکدا بێ کە لە بڵێن کاتی ئەنجامدانی کاتی کارەکەی خۆی دابێت، ڕەنگە بە هەڵات بڵێن چەکەکە لە دەستی بتەقیل بە یان حاڵەتی وامان هەبووە لە کاتی ڕێکخستن و چاکردنی ئەو چەکەی لە بەردەستیەتی کەسێک لە دەستی بڵێن ڕۆحی کێشرابێ و بڵێن ڕوکنەکانی تاوانی کوشتنی لەهات بێتە زێ. بەڵام باسم کرد اختصاسەن لە ڕوکنی معنەوی دەتوانین ئەوە دیاری بکەین کە لە چه حاڵەتێکدا سزای کوشتن سوک دەبێت یاخود بڵێن هەر سزاکەی نامێنێت. زۆر باشە خات و جوان زۆر جار کۆمەڵی وردەکاری هەیە لە نێوان ئەو کەسی کە تاوانێک ئەنجام دەدات، بۆ نمونە زۆر جار دەچێتە بابەتی ئەمدەن و بە ئەنقەست کە ئەو قەتڵی ئەنجام دابێت. بۆ نمونە کەسێک لە نێو جەنگەڵێک دارستانێکدایە کەسی بەرامبەر دەکوژێت، ئەو پیوانیە مرۆڤە و ئایا ئەمە چۆن دەسەرمێنێت و یاسا چۆن ئەم وردەکاری دیاری کردووە ئەو کەسە دەبێت چه بەڵگەیەکی پێبێت کە نەیزانیوە ئەمە مرۆڤە و کوشتوویەتی؟ وەکو گوتمان ئەو شوێن هەر لەو حاڵەتەوە دەتوانین دیاری بکەن ئایا مەبەستی کوشتنی هەبووە یا خودنا، ئەوەی کە یاسا ڕێکی خستە بێت چۆن بتواندرێ ئەو وردەکاریە دیاری بکرێت، چۆن بیسەلمێنێ کە مەبەستی کوشتن نەبووە یاخود بڵێ نەیزانیوە ئەو کەسە مرۆڤە، ئەوە دەگەڕێتەوە سەر بەڵگەکانی سەلماندن کە بە هەمان شێوە یاسای سەلماندنیشمان هەیە، بەڵگانەی دیاری کردووە کە تاوانێکی پێدەسەلمێندرێ. بەڵگەی بڵێن وەکو بەڵگەی مستەمسەکات دۆکیۆمنتمان هەیە کە دەخرێتە ڕوو، بەڵگەی کەسیمان هەیە کە بریتێ لە شاهێد و کەسێک کە بە چاوی خۆی بینی بێتی،
بڵێن ڕێکار و وردەکاری زۆرە بۆ سەلماندن کە یاسای سەلماندن ڕێژی خستووە. زۆر باشە خات و جوان زۆربوونی دیاردەکان تاوانی کوشتن یاخود بڵاوبوونەوەی ئەم تاوانە لەناو خەڵکە چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا بێت و شوێنەوارە خراپانی کە بجێ هێڵێ لەناو خەڵکیدا کامانن. بەتایبەتی ساڵی ڕابردوو 183 کەس لە هەرێمی کوردستاندا بە ئەنقەس کوژراون کە پۆلیسی هەرێم لە ئاماری ساڵانی خۆیدا ڕایگەیان. وەکو هاوکارم ئاماژەی پێکردم ڕێژە زۆرە بۆچی دەگەڕێتەوە؟ وەکو منیش سەرەتا باسم کردوتم تاوانی کوشتن لە وڵاتی ئێمە بووە بە دیاردە چونکو ئەو ئامارەی جەنابەت باست کرد لە هەرێمێکی وەکو کوردستان کە ژمارەمان لە 6 ملیۆن تێپەڕ ناکات 180 ئەوەندە کەسە لە ساڵێکدا کوشتن. طبعا زۆرترینیان کوشتنی ئەنقەست بووە چون ئەو ئامارانە بڵێن لە ڕووداوی هاتوچۆ لە هەر ڕووداوێکی تر بەجیا باز دەکرێت ئەوەی کە ئەو ئامارێک کە خراوەتە ڕوو ئەو کوشتنانە یاخۆ کوشتن بووە یاخود کوشتنی بڵێن ئەنقەست بووە کوشتنی عەمدی بووە بەداخەوە کەواتە بووە بە دیاردە و زۆرترینی تاوانە ئەگەر بەراورد بکەین بە وڵاتانی تر بە وڵاتانی تەنانەت دەوروبەر و دراوسێشمان ڕەنگە ئامارەکە مەترسیدار بێ و ڕێژەیەکی مەترسیدارە بێگومان کاریگەری خراپی دەبێت لەسەر کۆمەلگا. یەکەم کاریگەری کە لەسەر کۆمەلگای دەبێت دووبارە دەبێتەوە هۆی زیادبوونی ڕێژەی تاوانەکە چون هەر تاوانێک کە زیاد لە ڕێژەی خۆی دووبارە بوو بە دیاردە ئاسانتر ئەنجام دەدرێت. وەکو هۆکاری زیادبوونی ئەو تاوانە بە ڕێژە زۆرە مەترسیدارە طبعا بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە ڕەنگە ئێمە بگەڕێنەوە سەر پەروەردە خاڵی یەکەمەوەیە کە کۆمەلگای ئێمە پەروەردەیەکی بڵێ پوختی نییە پەروەردەیەکی نییە کە ئێمە ڕاستە بۆ نمونە دەڵێن زیادبوونی چەک زۆرترین ڕێژەی هەڵگرتنی چەکی بێمۆڵە لە کوردستاندا بەدی دەکرێت کەمە یەکێک لە هۆکارەکانە بەڵام ئەگەر پەروەردەیەکی چاک هەبێت لە کۆمەلگا زیادبوونی چەک نابێتە هۆکار چون ئەگەر بین سیر بکەین بۆ نمونە لە وڵاتی سویسڕا کە بەپێی ئامارەکان زۆرترین هەڵگری چەک لە وڵاتی سویسڕایە بەڵام ئەگەر بینە سەر ئامارەکانی کوشتن کەمترین ڕێژەی کوشتن لە وڵاتەدا هەیە تەنانەت لە وڵاتی سویسڕا چەک هەڵگرتن بە جۆرێکە منداڵان لە تەنانەت لە قۆناغی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی ساڵانە فیستیڤاڵی تەقاندنی چەک فیستیڤاڵ بڵێن خولی ڕاهێنان لەسەر چەک تەنانەت ئەو حاڵەتانیان هەیە بەڵام کەمترین ڕێژەی کوشتنی تێدایە چون لە پەروەردەدا گرنگێشی تایبەت دراوە بەو لایەنە و تا ئەگەر بگەڕێنەوە سەر پەروەردە لە پەروەردەدا لە منداڵیەوە لە قوتابخانە و باخچەکانی ساوایانەوە باز لە بڵێن سەختی و قورسی ئەو تاوانە بکرێت باز لە گەورەی و گرنگی گیانی مرۆڤ ڕۆحی ئینسان بکرێت بێگومان ئەو حاڵەتە زۆر نابێت بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە خەلەلی یەکەم لە پەروەردەدایە دواتر زیادبوونی چەک دواتر من خاڵێکی تر دەگەڕێنمەوە بۆ ڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان چون بەڕاستی زیادبوونی ڕێژەی تاوانی کوشتن ئاسایی بوونی تاوانی کوشتن لەناو کۆمەلگا بەشێکی سەرەکی پشتی سەرەکی بەڕاگەیاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەوێت چون ئەوەندە بە سانایی ئەوەندە بە سادەیی تاوانەکان نیشان دەدرێن وەکو خۆی تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە منداڵێکی 2 ساڵە و 3 ساڵەش دەتوانێت دەست بکاتە مۆبایلەکە و سەیری بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان دەچێتە سەری و ڕەنگە ئەو ڤیددیۆ بێتە بەرچاوی کە ئاسایی وەکو خۆی تاوانی کوشتن باوچێک منداڵەکەی دەکوژێت برایەک باوچی دەکوژێت ئەم دەکوژێت زۆر بە ئاسانی ڤیددیۆکار کەوتە بەردەست و ڕاستەوخۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەبەزێندرێ وای لێ هاتووە کە بەردەوامەوە تاوانەکە دەبینین ئاسایی دەبێتەوە کە ئاسایی بۆە کۆمەلگای ئێمە وایە من لە کۆمەلگایەک دەژین حاڵەتی تووڕەبوون تا ئاستێکە ئینسان کۆنتترۆلی خۆی لە دەست دەدا زۆر زۆرە لە ناومان ئەمە بابەتێکی دەرونی و من نامە قسەی لەسەر بکەم بەڵام کە ئەو حاڵەتە هەبوو کە بەردەوام تاوانێک دووبارە بۆ لە بەرچاومان ئاسایی دەبێت کە ئاسایی و کە گەیشتنی ئەو حاڵەتە بە ئاسانی تاوانەکە ئەنجام دەدەین خاڵێکی تر لە سەرەتا باسم کرد کە جێبەجێ نەکردنی سزای سێدارێت چون جێبەجێکردنی هەر سزایەک نەک هەر سێدارە سزایەک کە دادەندرێت بۆ تەمبێکردنی کەسانی ترە لەسەر کەسێک جێبەجێ دەکرێت بەڵام بۆ تەمبێکردنی گشتی کۆمەڵگایە
ئەگەر چەند جارێک بۆ نمونە لە ساڵی یەک جار سزای سێدارە جێبەجێ بکرێت ڕەنگە سەدان کەس لەو تاوانە تەمێبی و خۆی بە دوور بگریت. زۆر باشە خات و جوان زۆر جار باز لەوە دەکرێت کە داڵدەدانی و کەسانی کە تاوان دەکەن بۆ تەمایەوەی کە ئەو تاوانانە زۆر جار دووبارە ببنەوە یاخود کەسی تاوانبار کاتێک کە پاڵپشتی حیزبێکی هەیە پاڵپشتی بەرپرسێکی هەیە تاوانێک ئەنجام دەدات و دواتر لە نێوەر کۆمەلگایەوە سزا نادرێت دووبارە ئەمە دەبێت تەمایەوەی کە تاوانی دیکە ئەنجامدات وەکو ئەو تاوانی پێشووتر لە هەفتەی پێشوودا باوکی بەرامبەر بە کچەکەی کردی لە ڕابردوودا چەندین تاوانی دیکی ئەنجامدا بوو. بێگومانە من لەبەرەوەی بابەتەکەم یاسایی بوو نەمویست بچمە لایەنە سیاسیەکەی بەڵام ئەگەر بچینە ناو واقعی کۆمەلگا و ناو واقعی بابەتەکە بە دڵنیاییەوە کوڵی هۆکاری سەرەکی لە جێبەجێ نەکردنی یاسای سێدارە یاخود بڵێم جێبەجێ نەکردنی هەموو سزاکان وەکو خۆی نەک تەنها لە تاوانی کوشتن لە سەرجەم تاوانەکان هۆکاری یەکەمی هۆکاری سیاسیە وەکو خۆت باست کرد کەسێک تاوان کە قورسترین تاوانی کوشتنە تاوانی کوشتنی ئەنجامداوە بەڵام ئەگەر بەرپرسێک لە پشتی بێ بەرپرسێک بەرگری لێ بکات بێ ئەوە هیچ ترسێکی لەسەر بێ و زۆر سادە و ئاسان لە تەنانەت لە بڵێن پێمە قۆناغی ڕاگرتنمان هەیە پێش حکومدان تەنانەت لە قۆناغی ڕاگرتنیش وەکو کەسێکی ئاسایی وەکو هاوڵاتیشی ئاسایی بند ناکرێ و ڕناگیرێت لە بەندیخانەکان سزای بگاتەوەی جێبەجێکردنی سزایەکە کەەوە بەداخەوە کارەساتە. زۆر باشە خات و جوانکەواتە ئێمە کۆتا پرسیار ئێمە چ بکەین بەوەی کە ڕۆشنبیرێکی یاسایی وەها دەربارەی ئەم جۆرە تاوانانە بڵاو بکەینەوە لەناو کۆمەڵگایە هەم کاریگەری حیزب و سیاست لەسەر دادگاکان و هەروەها ئاسان بەردەستکەوتنی چاگووە سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبنە هۆی ئەوەی کە هەم تاوانی کوشتن و هەم هەر تاوانێکی تر بڵاو بێت تاوانی خەڵک لە لای ئاسایی بێتەوە. بە بڕوای من بۆ ڕێگریکردن لەو حاڵەتە لە دوو خاڵدا دەتوانین کودڕی کۆنتترۆلی بابەتەکە بکرێ یەکەمیان لە بابەتی پەروەردەیی لە پەروەردەوە دەست پێ بکەین کوڵی بابەتێکی تایبەت لایەنێکی تایبەتی بۆ دابدرێ بۆ پەروەردەکردن لە بڵێن لە سەرەتاکانی بڵێن قۆناغەکانی سەرەتای پەروەردەکردنەوە تا قۆناغەکانی کۆتایی تا قۆناغی زانکۆ و دوای زانکۆشەوە. خاڵی دووەمیان ڕۆشنبیری یاسایی کە ئەمەش پشتی سەرەکی بەر ڕاگەیاندن و بەر کۆنتترۆلکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەوێت. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو ژوان ئەحمەد پارێزەر لە شاری هەولێرەوە لەگەڵمانە و سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ ئامادەبوونە.